الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. لا إله إلا الله ولله الحمد. نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلمانانی عزیز، رسول الله صلى الله عليه وسلم لروجێکی وەکو ئەمڕۆیە وتارێکی داوە کە بە وتاری حەجەت الوداع بەناوبانگە، واتە وتاری حەجی ماڵ ئاوایی رسول الله صلى الله عليه وسلم کە بەشێکی لە کێوی عەرەفات فەرمووە، بەشێکی تری لە مینا و بەشێکی تری لە مزدەلیفە. وەکو لە ڕیوایەتەکانە هاتووە لەو وتارانەیە رسول الله صلى الله عليه وسلم دوا وەسیەتەکانی خۆی بۆ ئومەتەکەی کردووە و ئەو وەسیەتانە هەر هەمووی تۆمار کراوە بۆمان کە ئەگەر شارەزایان بین و کاریان پێ بکەین هیچ کافرێکە، و ئەگەر بێتیش و پشت بکەینە ئەو وەسیەتانە و دەستیان لێبەرڕین، بەڕاستی زەلیلی تاک بە تاکمان ئەسەلمێ و ئەچەسپێ و زەلیلی ئومەتەکەش هەر بەردەوامە بێ. رسول الله صلى الله عليه وسلم لە دەستپێکی وتارەکەیە ئەفەرمێ: أيها الناس اعقلوا عني، ئەی خەڵکینە ئەم وتانەم لێ وەرگرن، تێی بگەن و کاری پێ بکەن و بیکەنە سەرمەشق بۆ خۆتان. یەکەمین وتا فەرمێ: ألا إن كل شيء من أمر الجاهلية تحت قدمي موضوع. ئاگادار بنە فەرمێ هەرچی شتێک لە جاهلیەتە، هەرچی شتێک لە جاهلیەتە لەژێر پێکانمایە. هەموو جاهلیەت لەژێر پێی رسول اللهە. خۆدی جاهلیەت خۆشی و ئەهلەکەشی. هەر کەسێکیش کە تاالبێتی، هەر کەسێکیش چوویە ژێر پێی رسول الله صلى الله عليه وسلم، هەر منهەجێ لە ژێر پێی رسول الله بوو صلى الله عليه وسلم، بەرزی و بڵندی بە خۆیەوە نابینێتەوە. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم یەکەمین شت لەو جاهلیەتە ئاگادارمانەکاتەوە کە ئیسلام هەو بۆ لە ناوبردنی، و جاهلیەت هەر شتێکە پێچەوانەی ئیسلامە. هەرچی پێچەوانەی فەرمان و قەدەغەی ئەڵڵایە جەلە جەلالوه هەمووی جاهلیەتە، بچووکی هەتا گەورەی، هەمووشی لە ژێر پێی رسول الله صلى الله عليه وسلم بە ئەهلەکەشیەوە. بۆیە ئاگادار بن، مەیلتان بۆ جاهلیەت نەبێ، هیچ بەشێکی و هیچ بەشێکی قبوڵ مەکەن و ئەهلی جاهلیەتیش قبوڵ مەکەن. جاهلیەتیش ئەوەی لە قورئانە ئاماژەی پێکراوە چوار دانە بنەمای هەیە. هەر کەسێ نزیکی هەر بنەمایەک لەوانە بکەوێتەوە با چاک بزانێ لە ژێر پێی رسول الله صلى الله عليه وسلم.
و هەر کەسێکیش چوویە ژێر پێی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم زەلیل ئەبێ هیچ کەسێ ناتوانێ ڕێزی لێ بگرێ، هیچ کەسێ ناتوانێ بڵندی کاتەوە. الله سبحانه وتعالى فرمي ومن يهن الله فما له من مكرم، هر کەسێ الله جل جلاله ڕێز و شکۆی لێ بسێنێتەوە هەموو دنیا ناتوانێ ڕێز و شکۆی پێ ببەخشێتەوە، هیچ کەسێکیش ناتوانێ ڕێزی و شکۆی پێ ببەخشێتەوە. وەکە چوویتە ژێر پێی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ هەتا زەلیل و ڕسوای. الله سبحانه وتعالى لقرآن باسی جاهلیەتمان بۆکە، یەکەمینیان حكم جاهليته كأفرمي أفحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. أو خلق بدواي حكم جاهليته ويا حكم جاهليته أيوي حرام حلال لغير الله ورقري فرمان قدغ لغير الله ورقري ئەیەوێ غەیری قورئان و سنەت بکاتە بەرنامەی ژیانی، ئەوە حکمی جاهلیەتە هەمووی. ئەوەی کە تۆ بەم ڕۆژگارە دوایەکەوی پێچەوانەی قورئان و حەدیث فەرمانە پێەکە، قەدەغەت بۆ داڕێژێ، حرامت بۆ دیاریەکە، حەڵاڵت بۆ دیاریەکە، ئەوە حکمی جاهلیەتە. ئەوە لە ژێر پێی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. ئەوەش ئەوەیە کە ئەیبینین چەند ساڵ جارێک عەلەم و پەڕۆیان بۆ بادرێ، بۆیان هەڵەواسرێ، پەنجەیان بۆ مۆرەکرێ، خۆت و پەنجەت و عەلەم و پەڕۆکەت لە ژێر پێی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. ئەوە حکمی جاهلیەتە کە غەیری حکمی ئەڵڵایە، و ئەوە عەلامەتی ئەوەیە تۆ لە دینەکەتا لەسەر یەقین نیت. ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. ئەگەر تۆ لەسەر یەقین بی حکمێکی ترجگەل لە حکمی الله جل جلاله پەسەند دەکەی، بە باش ێزانی دەی قەسەم بە الله لە دینەکەتا لەسەر یەقین نیت، بە نەصی ئاەتی الله جل جلاله. ورسول الله صلى الله عليه وسلم فرمي اليقين الإيمان كله. يقين همو إيمانا كيقين نبو همو إيمان الدزاو. خالك كتر بنما كتر لبنما كان جاهليتك لقرآن باس كراوة ظن الجاهلية، كالله سبحانه وتعالى باسي منافقين كافر مي يظنون بالله غير الحق ظن الجاهلية. منافق كان قماني خرابيان بالله برد، كإنسان إيمان دار أبيب بردوام قماني باش بالله بره، قمان كان قماني تشيبو الجاهلية. ابن عباس فرمي ظن أهل الشرك، قتادة فرمي التكذيب بالقدر، أفرمي أو قمانبو كأبو جهل وأبو لهب برت با الله قمانكش بريتي بولا شي وكو إمامي قتادة فرمي باور نبون بأقدار الله سبحانه وتعالى. كقدر ابن عباس فرمي القدر نظام التوحيد، قدر نظام توحيد، نظام يعني شي يعني أو بتي كتسبيحك بيك وكو كاتو مروكاني كبتك بشرا مروه منه تسبيح منه نامنه، يعني كتو أو نظام توحيدت شكا كباور هبون بأقدار الله سبحانه وتعالى، هيج تيل إيمان وعقيدة وتوحيدك نامنته. أمرو خلق هموي بهوي أووي باوري بأقدار الله نية، قبرك برسته، شخصك برسته، برويك برسته، داوي رزق لوكا، داوي من الله وكا، داوي شفاء لوكا، داوي هموش لوكا، الله هر لبير كردو. أمرو خلق بهوي أووي كباوري بقدرنية وأزاني مردنو جياني بدس دوش بنكانيتي، أوانيك منبر محرابيان بدستويا لبروي
باوەڕیان بە قەدەر نییە و یەقینیان نییە بەوەی کە مردن و ژیان بەدەست ئەڵڵایە دینەکە ئاشارنەوە لە خەڵک کە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ألا لا يمنعن أحدكم مهابة الناس أن يقول بحق سمعه أو علمه أو رآه فإنه لا ينقص من الآجال شيئا ولا يقطع الرزق نەکەن هیچ کەس لە ئێوە حەقێک کە بیستویەتی کە بینیویەتی کە ئەیزانێ نەیڵێ لە ترسی خەڵکی وا بزانێ مردن و ژیانی بەدەستی خەڵکیە نەکەی شتی وا بکەی چونکە فەرمێ وتنی حەق نەتەمەنێ کورتەکاتەوە نەمردنێ پێشەخا نەڕزقی شەبڕێ لەبەرەوەی خەڵک باوەڕی بەم حەقیقەتی قەدەرە نییە ظنی جاهلیەت زاڵ بووە بەسەریا هەتا بێ بەرەو پاشەوەڕێ ئەو بۆی وامان لێ هاتووە کوفر و شرک هەڵی کوتاوەتە سەرمان خواردوینی وەلەو لاشەوە خۆمان لە ترسا ناوێرین بڵێنەوە کوفرە ناوێرین بڵێنەوە شیرکە خەڵکینە لی دوورکەونەوە لە ترسی خەڵکی دوو بەشن یا لە ترسی هێز و قودرەت و دەسەڵاتیان یا لە ترسی هێزی ئیعلام و زوبانیان تۆ عەساکەی موسات پێ ئەوانیش ساحیرەکانی فرعون بە عەقیدەی موساوە فڕێی بە هەر هەمووی پوچەڵە بێتەوە هەر هەمووی ئەکەوێ ئەڕوخێ سبحان الله ئەو عەقیدەیە نەماوە لە ناو خەڵکە والله خەڵک تەرکی نوێژی جەماعەتەکەڵێ لە برسا مرم ئەگەر تەرکی نەکەم مەشغوڵی ئیشەکەم نەبوو ئەوە ظەنی جاهیلیەت والله خەڵک کوفر هەڵە بژێرێ ئەڵێ لە برسا ئەمرم نەچم ببم بەسەر خەریە و کوفرە ئەوە ظەنی جاهیلیەت ئەوای لە خەڵکە کردو بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمووی تۆش و ظەنەکەشێ لە ژێر پێمای زەلیل کراوی ڕسوا بووی ئەڵڵا جەلە جەلالهو زەلیلی لەسەر نووسیوی و رەسوڵ الله خسوویتێتە ژێر پێیەوە هیچ کەس ناتوانێت ڕزگارێکە عەقیدە و ئیمان نەبێت بنەمای چوارەم کە باس کراوە لە جاهیلیەت لە قورئانە بریتیە لە حەمیەة الجاهلیة إذ جعل الذين كفروا في قلوبهم الحمية حمية الجاهلية كافر و مشركەکان حەمیەی جاهلیە لەناو دڵیانە بوو و لەناو دڵی خۆیانە جێگیریان کردبوو حەمیە بە معنای چییە؟ بە معنای مەنعیە لە لوغەی عەرەبیە کە تۆ شتێکە پارێزی مەنعیەکەی لەوەی تیا بچێ و زەرەری پێ بگا یعنی تۆ ئەم حەمیەی جاهلیە ئەم مەنعە لەناو دڵ و دەروون تا دروستە بێ وەکو مشریکەکان وەکو کافرەکان نایڵێ حەق قبوڵکەی تكبرك إلى آسيا وكو إمامي طبري فرمي الأنفة أمام الحق والتكبر عليه ورده لبران برحقا متكبر بي رد يكيتو بو دمارجيري بو نفسي خوته هزاران آيات حديث بو هنريتو يكزرنا وجولنا لبروية نفسي خود سرخي حزكاني خو بدز بيني قرآن بيه وتري هيج جوي بيناي حديث بيه وتري هيج جوي بيناي كافركاني قريش وابون رسول الله صلى الله عليه وسلم هرشي بيه اوتن لدين اوان بلانا ورفز بو او منع جاهلية لضليان ابو حقيان لضليان منع كردبو نانا يوسف شتناوي باشا يقنا خو جوي انا قرد بزرتي انا كردو حمية جاهلية دمار جيريتا بو حزبكت بو سروككت بو شيخ ملاكت بو ريبازكت كهموي بيچواني اسلاميشا كهيچي لقال اسلام يقنا قريتو بلام تو آمدني دزبرداري وان بي بس آمادي دزبرداري ايمان و اسلام بي او حمية جاهلية كأمر جايبينين لزور مجلسة كجاري واهي مجلسي مسلمانانا وتويان بانكر دو باسي اسلاميان بوكي تو لترسي دمارگيري ضلي اوان ناويري زور شد لإسلامك كيان بيبلي اونا قوميكي خراب اونا قوميكي بشوين رويشتوي مشركيني سردمي رسول الله صلى الله عليه وسلم وانيا بم روشگارە لەنا ئەو جۆرە کەسانەیە ناژین لە هەزارانە یەک
الله هدایەتی یا و دڵی سەلامەتە لەو حەمیەی جاهیلیە ئاەتێکی پێڵەی وازانی هانت کردووە لەو لەگەڵ منی بوو لەگەڵ تۆشم بێ ئاەتی ئەڵڵایە ئەڵڵا لەگەڵ تۆیەتی حەدیثێکی پێڵەی وا ئەزانێ زەمێ کردووە غەیبەتە کردووە لەو لەگەڵ منی بوو چۆنە بێ لەگەڵ منی بێ ئێ ڕەسوڵ الله لەگەڵ تۆیەتی ئەگەر تۆ منافق نەبی ئەبێ گوێڕاڵی ڕەسوڵ الله کەی ئەبێ لێی وەرگری ئیماندار کە ئاياتی ئەڵڵای بەسەرا خوێنرایەوە حاڵی چۆنە بێ وإذا تليت عليهم آياته چی زادتهم إيمانا ئیمانی زیاکە پێی خۆشە خۆی ئیسلاحەکە خۆی چاکەکە ڕێی بەهەش جوانتر ئەگرێ ئێستام ئاەتانە ئەبیستی ئەبێ چاکەکە ئەبێ پێ و خۆش بێ ئیمانت زیاکە نەک تووڕەبی لە من نەک پێ و ناخۆش بێ نەک هار ببی لێ 1000 بوهتان بکەی بەس بۆ ئەو ئاەتانە ڕەتکەیتەوە ڕەتی کەرەوە لە قیامەتا بەرامبەریانەوە وەستێنرێ چی لەو ئاەتانە کرد بۆ کارە پێ نەکرد پێت نەوترا بۆ وەکوو مشریکین بووی مشریکەکان چۆن بوون وإذا تتلى عليهم آياتنا بينات تعرف في وجوه الذين كفروا المنكر كاتك آياتي الله ينبو أخوين رايو پستبون لدموشاويانا توربون أخوين دو يكادون يسطون بالذين يتلون عليهم آياتنا أجر دسيان بقشتا بوك سي آياتكاني بو أخوين نو بيانا كيشا ليانا دا قل أفأنبئكم بشر من ذلك النار وعدها الله الذين كفروا وبئس المصير اواني وحالي انا لبران برايتا بي پستبن بيان ناخوش ايمانيان زياد ناكا بي اوانا خراب تريني بونوران قرشيني اوانا او كافرانا وبئس المصير وكوان ما ببراتو مسلماني حمية درك لدلتا قرآن سنة دينكتا قبولك أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله قبولك پەیڕەویکە دژیمەوەستەرەوە ئەنجا بێ ئیدعای ئیسلامەتیش بکەی چکە بەڕاستی ئیبن سەلول بە ئیبن سەلولی خۆی لە بەردەم ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم جورئەتیەوەی ناکرد قورئان و حەدیث ڕەتکاتەوە تەطبیقی کرد بە دیاریەوە ئەنجا دوای چوو لە پشتەوە ڕەتیە کردەوە ئێستا ئەمڕۆ حەل لە بەردەم خۆتا ڕەتیەکاتەوە چاوەڕێ ناکات و دۆزێ دوور کەویتەوە بکەویتە پشتیەوە هەر لەوێ چوویە دەرەوە ڕەتیەکاتەوە قسەی خۆیەکە بنەمایەکی تر لە بنەمای جاهیلیەت کە الله سبحانه وتعالى باسی کردووە بریتیە لە تەبەڕج الجاهلیة كافرمي وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى فرمي يا أفرتان لما ركانتان بمين نوا خطاب آياتك روي لأفرتانا بەڵام پەیڕەوکردنی ڕووی لە پیاوانیشە ئەبێ پیا و قەوام بێ بەسەر ئافرەتەکەیەوە ئەو ئاەتەی ئەڵڵای تیا جێبەجێکە وەقەڕنە فی بویوتیکن نەسیحەتێکی زۆر گەورەیە لەلایەن ئەڵڵاوە بۆ ژنان وەقەڕنە وەکو ئیمامی تەبەریە فەرمێت دوو معنای هەیە یعنی ئەگەر تۆ بۆ ویقارە گەڕەی ئەی ئافرەت بۆ ڕێزە گەڕەی بۆ شکۆ گەڕەی و ئەگەر تۆ بۆ ئاسوودەیی و ئارامیە گەڕەی بۆ ئیستیقرارە گەڕەی لە ماڵەکەتە لە هیچ شوێنێکی تر نییە والله ئەمە ئاەتی ئەڵڵایە ئەو ئافرەتەی شکانە بێتی نەوی قاری ماوە نە ئیستیقراری ماوە باشە بەبێ پێدیاویستی دەربچێ بۆ ناو پیا و ژن بە تێکەڵاوی والله ئەمە وعدی ئەڵڵایە و ئاەتی ئەڵڵایە ئەو کەسەی لە ئافرەتان ئەم ئاەتەی شکاندووە بەدانیشی پیانەنێ بەس خۆی لە دڵی خۆی ئازانێ نەوی قاری ماوە نە ئیستیقراری ماوە گەر ئافرەتێک بێ تۆز دڵی زین و بێ کە تعلیقێکی لێ درێ هەستەکە لە ویقاری کەمەکە هەستەکە ئیستیقراری کەمی کردو بەڵام بەداخەوە هیچی بەخۆیان نایەتەوە و پیاوی زل و زەلامیش کە بەحساب ئەبێ قەوام بێ بەسەر ئافرەتەکانی ناو ماڵەکەی و ئەوانەی پەیوەستن پێوەی یەک زەڕا و ئاەتە نایجوڵێنێ بڵێ بزانم ئەم ژنم ئەم کچەم ئەم خوشکەم ئەم دایکەم ئەم پورەم ئەم بووکەم بزانم ویقاری ماوە وەتوزی بە دوایە بچم بزانم ئیستیقراری لەکوێ الله جل جلاله لە ماڵەکەی خۆی بۆی دایناوە ئەو لەکوێ ئیستیقرارەکە ئاسوودەیەکەی لەکوێ دۆزێتەوە
لە گازینۆیە لە کافتریایە لە سەفرە و سەیرانە لە ناو کوڕانە لە ناو پیاوانە خزمەتی پیاوی خەڵک کاواز لە پیاوی خۆی بێنێ خزمەتی مناڵی خەڵک کاواز لە مناڵی خۆی بێنێ لەوێ استقراری دۆزیوەتەوە وەڵا براوە فیتڕەتی تێک چووە ئەوە لەسەر جاهیلیەتە چونکە ئەڵڵا سبحانه وتعالى دوا ئەو لە بەرامبەرمانەوە لە ماڵەکەتا بۆ بەدەستهێنانی ڕێز و شکۆ و ئاسوودەیی چی بۆ هێنێ ولا تبرجن تبرج الجاهلية الأولى ولا تبرجن طبرية فرمي أي تجعل نفسها برجا ينظر إليها خۆیەکە بە برج بۆی خەڵک سەیریکە لە پیاوان خۆی ڕازێنێتەوە خۆی جوانەکە ئەبێ بە برجێک برج ئەوەیە کە سەرنجی خەڵک ڕاکێشێت پیاو سەرنجی ڕاکێش ئەمڕۆ پیاوەکەی پارەی ئەیاتێڵێ بڕۆ خۆ بکە بۆ برجە فیلەرکە بۆ تۆکسکە خۆڕوتکەرەوە جلی وروژێنەر لەبەرکە پیاوەکەی وای بۆکە قەوامەکەی ئەوی بەحساب قەوامە بەسەریەوە باوکێتی برایەتی مامیەتی و ئەوەی بۆکە بە ئاشکران ئەی خاتە ناو جاهیلیەتەوە پشتگیریەکە لە ناو جاهیلیەتە بمێنێتەوە کە تەبەڕوجی جاهیلیەتە کە ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم فەرمێتی صنفانی لم أراهما من أمتي دو بول خلقيهن لأمتكما من نمديون باشا لا يريحون رائحة الجنة بوني بهجناكن بهيت شيوية كافرمي بونكي چند صد صال ريروا اوان بوني هر ناكن نكبشنا ناوي هر بوني ناكن كان صنفي كان نساء كاسيات عاريات آفرتان يكن كبشيكي جسم يعني بشرعي داب وشي وبشيكي بنا شرعي كاسيات يعني بشيكي شرعية كشمانية لشكي كياو بسرية بلا ما باقي عاريات تسك روت كرت ياخد أمي داب وشيوا ما باقي روت بدري خستوا أما بوني بهجناك أنا قبشيت أناوي دبرو بزانا يسأل وأنا بقرأ بلا تو باشي أجناني صحابة من باشترم وبتمايل بيجوان وبشيت بهشت برو الرجل كاني مالكي بقرا بياو كاني مالكي بنا ورجل كان بلك شكت بيغمر صلى الله عليه وسلم ولا باري وافرمي لك كشي من لك شي همو دنيا شريف ترى ناي قورتو بكشي صحابه كانش بلا جنكت عين نشتبي يلا بلا خشكت عين نشتبي يلا دي رسول الله صلى الله عليه وسلم قسي او ترازوه قسي او بيورا من ببيوري او بيطالم بوني بهجناك وتوش هرب بيوري رسول الله صلى الله عليه وسلم نيجي برزنا بيته ولا سره كتو قوامي او افرتيتو ابو شوي كي تدروا رسول الله وافرمي صلى الله عليه وسلم فرمي لاخر زمانه يكون رجال ياتون على ابواب المساجد ينزلون على اشياء كالسرج بيوانك بيابن يانا درگای مزگەوتەکان لەسەر شتانێک وەکو سروج وایە سروج خانوویەکی بچکۆلەیە لەسەر پشتی وشتر دانرێ ئافرەتی تێکراوە ئەوسا بۆی ئافرەتەکە نەبینرێ لە دەرەوە کە ئافرەتەکە خۆی پەچەو عەباژ بوو وی نەبینرێ لە دەرەوە وەکو خانوویەکی بچکۆلە وایە سیارە ئەفەرمێ ئەوانە شتانێکە سروج نییە من نەمدیوە وە بە سیارێ زۆرێک لە زانایانی معاصرین تەفسیریەکەن بە سیارە ئەفەرمێ یانە دەرگای مزگەوتەکان يجمعون ويحضرون الجمعات والجماعات جمعاكا جماعتكا أفرمي بلهم لا ترفع صلواتهم نيجيان برزنا بيتو ليه برسن بو أي رسول الله فرمي نساءهم كاسيات عاريات أو آفرتاني لجير دستي أوانا لبن دستي أوانا كاسيات عاريات لجاهليتان تبرج جاهلية أكن كلجير بي رسول الله صلى الله عليه وسلم تجاري وها ك يكي لو متبرجان جاهلية أبيني شيتي أبي كأو أفرت اللي جيت بي رسول الله صلى الله عليه وسلم شو كجاهليتي تياه واتبي بيخوازي بدسي بيني هرشو أنا بي بحرامي يا بحلالي والربي بالرسم يا بفيديو يا تماشاكي بربعيكي أو تماشا حقناكي لنا موبايلك كتا نمو نبو همو مانية تبرشاو مان بستر بياو أو بياوي لعيبا شو كسمانية توشي نبي أو موبايلي بدسو أما چوار دانا خالي أساسين كقرآن باسي كردوا لجاهلية كبداخوا هر چواري أبينين لناو كومالغاكاني مسلمانا لهم جهانا وزور بربلاويشا
ولا بەرامبەریشە کەم کەس ئەبینی ئینکاریکە قسەی لەسەرکە بڵێ حرامە و ئەوانەشی کە پەرەی پێ ئەیەن لە ناو خەڵکە بەرزن بڵندن قودوەن ئەوانەی کە دژایەتیەکەن و ئەیانەوێ خەڵک بێننەوە سەر حەقەکە لە ناو خەڵکە بچوو کراونەتەوە زەلیل کراون بە هەموو شێوەیە لێیانەدرێ یەکێکی تر لە ئەموری جاهیلیەت کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم باسی کردووە هەر لە هەمان وتارە کە لە کێوی عەرەفات داوێتی ئەفەرمێ لا تەرجعوا بەعدی کوفارا يضرب بعضكم رقاب بعض ئەفەرمێ دوای خۆم نەگەڕێنەوە بۆ کوفر هەندێکتان لە گەردنی هەندێکی ترتان بە هەندێکتان هەندێکی کەتان بکوژێ هەندێکتان ببێتە هۆی کوشتنی هەندێکی تریشتان سەبەب چی ئایکوژی ئیسلامەتیە سەبەب چی ئایکوژی دنیامەوێ ئەو لایەتی من لام نییە منەمەوێ وەکو ئەو سەبەب چییە دەسەڵاتە سەبەب چییە ڕازیگردنی گەورەکانتە بۆی عیزت بۆ ئەو بێ لە کاتێکا لە قیامەتا بانگەکرێی الله سبحانه وتعالى فرم بۆ کوشتێ لە عیزت بۆ فلانە کەس لە عیزت بۆ منە بڕۆن لەسەر دەموچاو قڵپی کەنەوە بۆ ناو ئاگر ئەبۆ شێوە قڵپە بیتەوە تەفرەقە جاهیلیەتە مهاجریەک بانگی مهاجرینی کرد ئەنساریەک بانگی ئەنساریەکی کرد لەسەر حاڵەتێکی زۆر بچکۆلە لە کاتی ڕۆشتن بەڕێیە بەریەک کەوتن ئەمەی پێشەوە بەرەوەی دواوە کەوت وای زانی ئیهانە کراوە عەرەبەوەی پێ ناخۆش بۆسە یەکسەر هاواری کرای مهاجرەکان کابرای کەش ترسا لە بەرامبەریەتی ئەنسارەکان رسول الله صلى الله عليه وسلم فرمي أبي دعوى الجاهلية تدعون أو أقرنوا بدعوى جاهلية أقرنوا بدعوى جاهلية يكسر تفرقة يكسر بانكردني أنصار كاني خود وجماعتي خود يكسر پشتیوانی جماعتي خود وسرخصني جماعتي خود بي أو يبير كي تو حق لكوية أو جاهليته إن جاء فرمي رسول الله صلى الله عليه وسلم دعوها إنها نتنة دس خلقرن لو تفرقيا أو بوغن هي بوغنين أواني طالبي تفرقا خويان جياكن ولا صحابة لمنهجي أوان وهريكو بو خوي جماعتي بيكوانيو دنياي بي أخوة أما بوغن كانن بي الناس رسول الله صلى الله عليه وسلم أو بوغناني بو دياري كرد بي الناس لە پێناوی پارویەکی دنیا پەیڕە و پرۆگرامێ بۆ خۆی دانێ و خەڵکێک لە خۆی کۆکاتەوە بە پەیڕەویکە ئەوەی ئەو پەیڕەوەی ئەوی قبوڵ نەبێت نایەوێ بۆچی بۆ بەدەزێنانی کورسی و کولێرە و پارە و بودجە و ئەو بابەتانە ئەم تەفرەقەیە رسول الله صلى الله عليه وسلم باسی کردووە کێ ڕزگاریە بێلەی ئەو کەسەی لە هەموو فیرقەیە دوورە بێ بحذيفي كر يماني فرموشي كفرمي إما لجاهلية وشرابين دعاي الله جل جلاله تويبو ناردين أم خير من بوهات دعاي أم خير شردتو فرمي بلا تاك لكوتايا فرمي شي فرمي ريباز وريقاي زور دروسة به هر يكي شيطانكي لسر كلبشتي خومان وبزوباني خومان قصتان لقلاكن وبانتانكن بانتانەکەن بۆ دەرگاکانی جەهەنەم من ئەجابەهم قەذەفوه فيها ئەوەی وەڵامیان باتەوەی خەنە ناوی حوذەیفە فەرمووی گەشتمە ئەو ڕۆژە فەرمانم بەچی پێیەکەی ئەو هەموو فیرقە و گروپە دروست بوو کۆتای فەرموودەکە بڕۆن خۆتان سەیریکەن لە صحیحی مسلم و بوخاریە فەرمووی فاعتزل تلك الفرق كلها دا ببڕێ لەو گروپانە هەر هەموو فیرقەکان و دەرکە لە ژیانە إسلامتي خود بك جوان لسر قرآن وسنة دور كورو لهمو جروبا كان داغلي هر كامي كان بي أبي برقري لو بكيتو دجيواني كبوستي داغلي هر كامي كان بي رزقار بون لوايا دز بقريت بأصلي درختكو بو فرمي قبك بأصلي درختكا كبريت يلا شي تطبيق كردني قرآن والسنة بتيقشني صحابة كان بس أو جماعة حق كلا فرمودي كترا كباسي حفتا وسي جروب مان بوكا حفتا ودويلة جهنم كامي رزقار بو كلها في النار إلا واحدة قيل من هي قال هم الذين على مثل ما أنا عليه اليوم وأصحابي
ڕزگار بووەکانەوانن کە لەسەر ئەو ڕێبازن ئەمڕۆ من و هاوڵەکانم لەسەرینی بۆیە دوور بە لە تەفرەقە و خەڵکی خواردووە هەر کەس ئەبینی لەگەڵ جەماعەتی خۆی گوێنەیە بە جەماعەتی تر لەگەڵ شێخی خۆی گوێنەیە بە شێوخی تر لەگەڵ سەرۆکی خۆی گوێنەیە بە سەرۆکی تر سەرۆک و حیزب و جەماعەت و شێخی خۆی تەقدیس کردووە بردوویەتی ڕێزەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە تۆ ئەبێ دیفاع و دەمارگیریت بەس بۆ ئیسلام و مسلمانان بێ بۆ الله و ڕەسوولەکەی بێ و ئەوانەی لەسەر ئەو منهەجە یەکێکی تر لە بابەتەکانی جاهیلیەت کە هەر بەشێکە لە تەفرەقەکە ئەمڕۆ بە چاوی خۆمانەی بینین بریتە لە زمان شڕی پەنجە شڕی لە کۆمێنتە باشە یەکێ لە سەحابە بە سەحابەیە گەڵێ کوڕی عەبدە ڕەشەکە هەرو کەلیمە چکە دایکی ڕەشپێز بوو رسول الله صلى الله عليه وسلم بانگیەکە فەرمێ ئەعەیەرتەه بأمه عەیبدارە کرد بە دایکی کوڕی عەبدە ڕەشەکە إنك امرؤ فيك جاهلية فەرمی بەڕاستی تۆ کەسێکی جاهلیەتت تایە ئەی ئەو هەموو گوێنەی تۆ ئەیەی لە کۆمێنت ئەو هەموو سوکایەتیەی تۆ ئەیکەی بێ ئەوەی بزانی مەسەلە چییە والله زەلام گوێنێ پێیان نازانێ مەسەلە چییە بە ئەڵڵا قەسەم سەری باسەکە ئابینێ ناچێت تەماشای ڤیدۆکەت کا بزانێت چی وتووە بە گوێن داتە شۆرێ ئەچیتە پرۆفایلەکەشیەوە سیرەکەی ئەعلامی ئەحزابی داناوە هی ئیسلامی هەمووی عەرض کردووە و قسەی ئەوان و ئەنجا سیرەکەی باسی ڕەوشتەکە لەناو و باسی ڕێزەکە و باسی احترامەکە کەچی پیسترین زمانی پێوەیە بۆ خۆی ئەنجا ئەو داوێن پاکی و زمان پاکی و دەست پاکی بە تۆ ئەفرۆشێتەوە ئەوە کە هێشتا لە حکم و دەسەڵاتان نییە وا پێکە حکم و دەسەڵاتی هەبێت چی و پێکە ها چی و لێەکە نابینی خەڵک هەبێ کافریش بێ بەقەرە و جوێن بە ئەم خۆی بە مسلمانی جەزانێ ئەوەندە جوێنەیە ئەنجا بڕۆ تەماشای و خەڵکە بکە جاری وا هەیە بە ناوی سوعبەت و قسەی خۆش و گاڵتە و گەپەوە ئیتر هەر زمانی بە جوێن پژاوە هی مناڵەکەشی لە ماڵەوە بە جوێن پژاندووە کە بەڕاستی هەموو ئەم جاهیلیەتە لە ژێر پێی ڕەسوڵ اللهیە صلی الله عليه وسلم بۆیە کە ویستە بجوڵی ویستە کردارکەی تەماشایەکی خۆت کە بزانە بەرەو کوێ ڕۆی کە بەرەو ژێر پێی ڕەسوڵ الله ڕۆشتی وە جەهەنەمە ڕۆی وای ئەگەداری خۆت بە ئەمە یەکەم خاڵ بوو لە خوتبەکەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم إن شاء الله هەستاینەوە خاڵێکی تریش باسەکەین الحمد لله رب العالمين الله أكبر 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 لا إله إلا الله ولله الحمد الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه أنيب اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد باشان رسول الله صلى الله عليه وسلم فرمي ألا أيها الناس وكل سنن نسائية هاتوا أقدار بني خلقنا يعقلوا عني دیسانە فەرمێ ئەمەشم لێ وەرگرن تركت فيكم ما إن تمسكتم بهما لرواية ترى اعتصمتم بهما لن تضلوا بعدي أبدا ألا وهي كتاب الله وسنتي أي خلقنا دوشتم تیا بەجێهێشتون ئەگەر دەستی پێوە بگرن لە دوای خۆم ئێوە هەرگیز گومڕا نابن بەڵام دەستبەردان لەو دوانە گومڕاییە تیا چوونە تۆ لە نوێژەکانتە ڕۆژانە بەس لە فەرضەکانە 17 جارەڵەی چی ئیهدینە الصراط المستقیم ئەی پەروەردگارم صراط المستقیمم پێ ببەخشە
كريباز راستكي خويتي صراط الذين أنعمت عليهم ريبازي أواني نعمتي خوت بسرار جاندون باشا جوان گوێ بگرە بۆی تێبگەی لە نوێژەکە و بزانی تۆ لە نوێژەکە تا چی ئەڵێیت و مووقیفشی چۆنە بەرامبەر نوێژەکە باشە غەیری المەغضوب عليهم ولا الضالین بمپارێزە لە ڕێبازی ئەوانەی غەضەب لێگرتوون کە لەسەر و هەمویانەوەیە جوولەکەکانن یەهودە و بمپارێزە لە ڕێبازی ئەوانەی کە گومڕا بوونە لەسەر و هەمویانەوەکێن گاورەکان ئەنجا ئەژڵێی ئامین أي پروردگارم أمام لي قبول كام دعاء صراط الذين أنعمت عليهم صراطي كي أولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين ريبازي بيغمرانا ريبازي رازقو راسكار رازبير كان كبهر سيكين جاوتري الصديق ريبازي شهيد كان كبو بەرزکردنەوەی کەریمەی ئەڵڵا جەنگاون و شەهید کراون ڕێبازی هەموو پیاوچاکێکە لەسەر زەویە تۆ داوای ئەو ڕێبازاکەی بەڵام ئەزانی ئەو ڕێبازە تەنها بەوە بەدەست دێ و تۆ ڕاستەکەی لەگەڵی و لەسەریتی کە ئیطاعی ئەڵڵا و ڕەسوولەکەی بکەی ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا بەگوێڕایەڵی ئەڵڵا و ڕەسوولەکەی بە قوبوڵکردنی کتابی ئەڵڵا لەگەڵ سنەتی ڕەسوولەکەی تۆ لەسەر ئەو ڕێگایی ئەنجاوەرە ڕۆژی 17 جاری دیعایەواکەی تۆ ئەو ڕێبازەتەوێ ڕێبازەکەش چییە پەیڕەوکردنی قورئان و سنەت ڕێبازی پێغەمبەران و ڕاستگۆکان و ڕاستکردار و ڕازبیرەکان و ڕێبازی شەهید و پیاوچاکەکان ئایا ڕۆژانە چەند جار تۆ مخالەفەی ئەڵڵا و ڕەسوولەکەیەکی تەماشایەکی خۆت کە تەماشایەکی خۆت کە ناڵێم ڕۆژانە لە سەعاتێکا چەند جار فەرمانی ئەڵڵا و ڕەسوولەکەی ئەشکێنی کورە لە 5 دقەیە لە 2 دقە لەسەر مۆبایلەکەت کە ئاوە بە فەیسبوک و بە تۆڕە کۆمەڵایەتیەکان تا ڕۆی چەند جارە ئیشکێنی ئەنجایەتی شەوە ئەڵێ ئەو ڕێبازەمەوێ دژەکەی قبول کردووە و ئەڵێی لەسەریم ئەوەی گاور پێی خۆشاییکەی ئەوەی جوولەکە پێی خۆشاییکەی هەموو شتێکە لەوانە چێ لە یاریزانەکانیان و ئەکتەرەکانیان و گۆرانی بێژەکانیان و فلیم سازەکانیان هەموو شتێکە لەوانە چێ موسەقەفەکانیش هەموو شتێکیان لە بیرمەندەکان و فەیلسوفەکانیانە چێ ئەوە ڕاستەکەی لەگەڵ نوێژەکەی خۆتە تۆ ڕێبازی مەغضوبی عەلەیهیم و ضالینە گرتو ئەنجا ئەژڵەی وەڵا سیڕاتە المستەقیم مەوێ ئەوە خۆت ناڵێ یا ئەڵڵا ئەم دوعایە کە 17 جارێکەم لە نوێژەکانمە قبوڵی مەکە لێم خۆت واڵێ چونکە درۆی لەگەڵەکەم کە بەڕاستی ئەڵڵا جەلە جەلالوهو دوعای درۆزن وەرناگرێ دوعای مخلیص وەرەگرێ دوعای ڕازگۆ وەرەگرێ صادق ناگونجێتەوە هەرچی پەیڕە و پرۆگرامی کوفری و شیرکیە قبوڵی کەی هەرچی دەستور و یاسای کوفری و شیرکیە قبوڵی کەی فەرمان و قەدەغەی خۆت و خەڵکی هەوا و ئارەزوی خۆت و هەوا و ئارەزوی غەیری خۆت هەمووی پێش قورئان و سنەت کەیت و بژڵێ وەڵام من لەسەر ئەو ڕێبازم و بۆ ئەوە ژەژیم الله سبحانه وتعالى فرمي قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين أي رسول الله صلى الله عليه وسلم بيان بڵێ گوێڕایەڵی الله و رسول الله بکەن صلى الله عليه وسلم ئەگەر پشتیان تێکرد یان گوێڕایەڵی الله و رسول ناکەین یا بەدەم یا بە حاڵ بەکردار پێیان بڵێ الله جل جلاله ئەو کافرانی خۆش ناوێ تربای دیعای خۆشەویستی الله و رسول نەکەن الله سبحانه وتعالى فرمي إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون موقفي إنساني مسلمان لبرانبر آياتا كبيه وتريه لبرانبر فرمودا كبيه وتريه بيتشي بيه سمعنا وأطعنا بيستمان وكاري شي بيكين نك بيستمان أي لينو بس كاري بيناكين بيستمان بلان بعكسي واجو لينو يا هرنمان بيست نامانه جولك بوشي الله غضبي لي قرتن قالوا سمعنا وعصينا
لبرانبر فرماني الله وبيغمبركان وتيان شي بيسمان بس بخوا بومان ناكره بخوا معقول نيه بخوا قرصه كاك عالم واعي كله بو سردمي خوي بجولك وايوت باشا همان قصي وانا كيتو سمعنا وعصينا نا الله سبحانه وتعالى فرمي ايمان دار بي كفرماني الله ورسوله بيقشت الله بيستم وجب جيكم أوانا مفلحا أوانا سرفراز بونيش بريتيا لويكا باريزراوي لخطر ومجدو دسخوشي سركوتن بدسهاني لروج قيامته وبراسي إطاعي الله ورسول يعني إيمانكت لهرشتكي شاتو راجيا وازيد هبو هربي بجاري توبو أوا وإن تنازعتم في شيء بشكترين تقريتو باشا فردوه إلى كي إلى الله والرسول بيجرنوا أبو الله ورسولك شي إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر أجر إيمان تان الله وبروجي دعائه أمر يجرته بلا الله ورسولك نا والله بلا حزي خوي بلا هواي خوي أرزي خوي بلا قانون بلا شي بلا شي كره بس الله ورسول خيال يعني أنجا نيجي شكا لأن يجاكش يا داوي أو ربازاك كبريتيا لجرالي الله ورسول الله صلى الله عليه وسلم بو فرميتي يا قدس يا امبيا وبقرنا ودوانا كتاب وسنة هرجيز قمرانا بن سرتان لينا شيوي كزناتو اني هلطان خلطيني بس كاغاتان لي نبو خو اعترافك يا الله سرم ليتك شو سنجر وادتو سرمان ليتك شو هر ملايوش تيالي خوش داني بياني بهوي تشيو سر ليتك شو بهوي جوغرتن لملاكان بيغرانو بقران وحديث بي اخوار سر ليتك شو بو دينك ملايا قران وحديث ها امها مقسم بو كردي بو ناچي تو مالو سيري دو تفسير كي زين دروم لقال نكردو خيانتم لينا كردو يلا من خلطاني ان شاء الله هرجيزه وانا كاين نشمان كردو ناشي كاين برب خيانه روتو زي دراسه بكبزانه وايانا يتو دابني شي هرجو بقري الله يبراو كتانا كخوله لي وهرشي بوخلوات وكفر وشرك ونفاق وفسق خوي هي هذا نو دماغته دو ايجي تو كمان حققوا بيلا مالي ملا سري لتيقاو كيك يقدر بيطلع حقك علي ملا سري لتيقاو بو چونك تو دينك لما لا ورقري لقران وحديثي ورنا اقري وضل نيابه تا نقريتو بقران وحديثيش سركوتن نابيني سرفرازي نابيني چونك ساعه كمان خندو فاولئك هم المفلحون اما كوش اكاتوا لتفرقه دور اخاتوا تبارزه جرتو سرحق ام قبول كردني قران وحديثه بلام چون بوشي صحابه قبولي كردوه نقبه هوا ارزي تو امو بوشي صحابه قبولي كردوه تطبيقي كردوه چونك تطبيقي صحابه بو ايما دينا چونك الله جل جلاله اقاداريان بوه بحال الله يندا بآياتي دابزان وراسي كردونته رسول الله قاداريان بوه بحال الله يندا بفرمودي فرمو راسي كردونته وقادار به قرآن وسنة جيبك بتطبيق صحابة قرآن بناهن مو بوشتي حديث بناهن مو بوشتي برو تماشا بزان صحابة وتطبيق كردوه اگر وا تطبيق كردوه راسم كرد اگر وا تطبيق نكردوه درون كرد هلم خلطاني ويا قدار ببره ما وستهر شي عن هالله بكويتناوي تو إنساني تو هالقري أمانتك دينكتا لا أستوتا أو قرآن السنة أمانتي دينكتا ولا أستوتا ضايعي مكا بوقسي خلق بوقسي هيج كز ما يفوتينا إمامي مالكي فرمو هاد شي كسا قسي لي ورا جيري ولي رتكريتوا هموي هيج كسا بخوشي وبإمامي مالك خوشي وبنجي راكشا بوغوري رسول الله صلى الله عليه وسلم فرمو صاحبي وقبرنا بوي ملاو لنا بيت الدين قرآن والسنة الدين به دسي بيو بقرا قمرانا بيقول لما لا كان اقري بلا سر اللي تيقى شو دو جيت والله اوان سريان اللي تيقاين اما دو خالبو لو خالاني خطبي كوتاي رسول الله صلى الله عليه وسلم كبراستي زور لو زياتر هلا قريك اقسم لسركت دامنا ابو شوار خال باسكن بس كاتكرو اليمان او دوانا بس اقر الله جل جلاله تمني دا ججني كي كبيت انقش مو دو خالي كي باسكين ان شاء الله دا كارم الله سبحانه وتعالى لقناها كان ما نخوش به عبادته وطاعة من لقبولك أم ججنا بخير وبركة بسر معنا بجيره دا كارم الله سبحانه وتعالى حجي حاجة كان ما نقبولك
دوعاکانیان بۆ ئێمە و بۆ خۆشیان قبول بکە داواکارم لە الله سبحانه وتعالى حەجی حاجیەکانمان قبول بکە دوعاکانیان بۆ ئێمە و بۆ خۆشیان قبول بکە داواکارم لە الله سبحانه وتعالى مسلمانان لە هەموو دنیای سەرخە بەتایبەتی لە فەڵەستین و لە غەزە داواکارم لە الله جوولەکە و کلک و گوێەکانیان هەمووی زەلیلکە داواکارم لە الله عەذابی خۆی بەسەریان نابڕژێنێ داواکارم لە الله تەفروت و نایامکا و دەوڵەتەکەیان پارچە پارچە بکە داواکارم لە الله هەموو شتێکیان بە غەنیمەت بخاتە دەستی مسلمانان بەتایبەتەوە مسلمانانەی کە زوڵمیان لێکردوون لە فەڵەستین و لە غەزە برایان جەژنی هەموو لایەک پیرۆز بێ گردنتان ئازا بێ گردنیشمان ئازا بکەن خوای پەروەردگار خێر و بەرەکەت بڕژێنێ بەسەرتانە کۆ بنەوە ئینشاءالله ئەوانەی پێتان خۆشە با جەژنە پیرۆزەیە لە یەکتری بکەین والحەمدولله رب العالمین